گفتوگوی زیاتریان بابەتە دەکەم لەگەڵ دکتۆر پێشەنگ هەڵەبجەی سپۆر لە زانستە ژینگەییەکان لە وارشۆی پایتەختی پۆڵەنداوە لەگەڵمانە. دکتۆر پێشەنگ سپاسی ئامادەبوون دەکەم لەگەڵ کوردستان 24. دکتۆر من کەمێک باسم لە زیان و دەراویشتەکانی بوونی ئەم کارگانە کرد. تۆ بە شێوەیەکی زانستی پێمان بڵێ کە زیانی دووکەڵ و دەردانی دووکەڵی کارگەکان چ کاریگەریەکی دەبێت لەسەر هەرێمی کوردستان و دانیشتوانی نزیکی کارگەکان. بەناوی خی گەورە ئەم کاتی جەنابتان و بینەدار و بیسەراری کاناڵە جوانەکەشتان باش. بەڕاستی بابەتی دووکەڵی کارگەکان بابەتێکە کە پێویستەکە هەمومان بەجددی کاری لەسەر بکەین لەبەرەوەی پەیوەندی ڕاستە و خۆی هەیە لەسەر ژیان و داهاتووی ئێمە وەکو کورد. خۆی کاتێک ئێمە باسی بابەتە ژینگەیەکانەکەین ئێمە سێ چەندکی سەرەکیمان هەیە لە ژینگەیە: ئاو، هەوا، خاک و کارگە پاڵاوتنی کارگە نایاساییەکان و یاساییەکانیش بەگشتی کاریگەری نەرێنیان هەیە لەسەر هەر سێ چەمکەکەی ژینگە و لەلایەکێکەوە خاک پیسەکەن بەوەی ئەوەی ئەو هەموو نەوتە لەناو ئەرزە بەبێ ئەوەی کە هیچ چینێکی ڕاخەر هەبێت لە بینی ئازیل هەبێت لە بینی زەوی و ئەو نەوتانەیە کە هەبێت. ئەمە لە ڕوویەکەوە خاک بە تەواوەتی پیسەکەن، ئاوی ژێر زەوی پیسەکەن کە سامانێکی سروشتی نەتەوایی هەیە بۆ نەوەی داهاتوومان. لەلایەکی ترەوە بە بۆنی ئەو دووکەڵانی کە دەریەدەن خۆی ئێمە لە کاتی دووکەڵەکانە بۆچی بابەتەکە زۆر کێشەی هەیە. من لە راپۆرتەکەی جەنابیش تا سێرم کرد هەنی ئەو خەڵکە خاستەنەوەی کە خەڵکی لادێن ینی مزدەڕی بن بەدەست ئەوەی کاڵێ بۆنێکی زۆر ناخۆش هات نەیڵا بخەین. ئەو بۆنە چییە؟ خۆی سێ بابەتی سەرەکی هەیە لە دەردانی ئەو غازە ژەهراویانەیە. VOC بێوترێ ڤۆلەتایل ئۆرگانیک کۆمپاوند، واتە وەکو بنزین و تۆلین و زایلین و ئەوانە کە زۆر بە بەسیتی ئەڕۆن لەناو بەرگە هەوایە و هینێکی ڕەشیان هەیە، دووکەڵێکی ڕەشیان هەیە. هۆ لە سیارەشە کاتێککە سیارەش ئەو دووکەڵانە دەردەدات. بابەتێکی ترکە زۆر ئەوەی ناخۆشە لە بواری نەوتە سەڵفەر دایۆکسایدە کە بۆنێک لای خۆمانەڵێ وەکو بۆنی هێلکە، ئەو بۆنە ناخۆشەیە کە نایڵێ خەڵک بخەوێت و ئەوانە و بچەم کیسێمیشیان نایترۆژین ئۆکساید و نایترۆژین مۆنۆکساید و نایترۆژین دایۆکسایدە کە ئەوان دووکەڵێکی ڕەش و ئەوەکەن کە هەمانە هەرسێکیان کاریگەریەکە لەسەر هەوا لە ڕاویەوە بیان. دکتۆر، دامەزراندن، شێوازی دامەزراندن و کارکردنی کارگەکان یاریمی کوردستان چەند زانستیە؟ بەڵێ پرسیارێکی جوانە. خۆی لە بابەتی ژینگەیە کاتێک ئێمە باسیەکەین پێویستەکە بە پێی یاسا هەموو کارگەکان لەژێر یاسا بەرکراکانی حکومەتی هەرێمە کاریان پێ بکرێت. بەڵام بەداخەوە لە کوردستان ئێمە لەبەرەوەی وڵاتێکی نەوتین زۆربەی کارگەکانمان لە ڕووی نەوتەوە بە نایاسایی کارەکەن لەبەرەوەی نایانەوێت خۆیان بدەن لەو ستاندەرتە ژینگەیانەی کە حکومەت بۆیان داناون کە لە کۆتاییە سوود بە خەڵکی کوردستان ئەگەێنێت. هەر بەبێ راپۆرتێکی زانستی لە کوردستانە لە سەرەتای 2025 زیاد لە 229 کارگەی نایاسایی هەیە لە کوردستانە کە زۆربەی زۆریان کەوتە پارێزگای هەولێرەوە. 158 دانیان لە پارێزگای هەولێرە، 50 دانیان لە دووهۆکە، 21 دانیان لە سلێمانیە کە ئەمانە هیچ یاسایەکیان نێبیانگرێتەوە. لە راپۆرتەکە بەڕێوەبەری ناحیە ئەڵێ نووسراویان بۆ ئۆکەین ئەوانە ئەوە بۆ کارگانەیە کە بە یاسا ڕێکخراون. ئەمانە هەر هیچ هینێکیان لەگەڵا ناکرێت. لە مانگی چوارە خۆشحاڵانە لە هەولێر ئەوەیە کرا کەمپینێک کرا بۆ داخستنی نایاساییەکان زیاد لە 72 کارگە داخرات. ئیشێکی زۆر جوان و دەستخۆشیە. بەڵام سەرڕای ئەوە زیاد لە 150 کارگەی ترماون لە ناو کوردستانە کە پێویستەکە دا بخرێن بە هیچ شێوەیەک لەبەرەوەی ئێمە نایاسایی نە لە ڕووی ژینگەشەوە. تەنیا داخستنی کارگەکان چارەسەرە یاخود دەکرێت چاکسازی لە کارگەکانە بکرێت شێوازی کارکردنیان دانانی فلتەر و نازانم ئەوەی کەیتر پێویستە بۆ ژینگە بکرێت ئەوە چارەسەر نابێت بۆ ئەو کارگانی کە بەپی یاسا ئیشیان کردووە بەڵێ. بەڵام ئەو کارگانی کە نایاساین هەموو ستانداردێکیان ئەمان مینیمەمەوە تا هیچ ستانداردێکی ئەویان نییە کە بتوانن ئەمان ئیش بکەن بۆیە بە نایاساییکەنەوە. ئێستا لەوەی کە لە ڤیددیۆکەی پیشانیە کۆمەڵی خەزانیان دروست کردووە لەناو خەزانێکی تایبەتایە لە دەرەوە نییە بۆ نمونە. ئەمە هەموو کارگەیەکە کە بەپی یاسا لەوانەیە ئیش بکات ئەو تا فیلتەری داناوە بۆ نمونە دیارە. بەڵام ئەو کارگە نایاسانی کە باسەکردن نەوتەکەی لە دەرەوەیە لەسەر عەرز ڕۆی کردووە لەسەر ئەوە ئیشی لەسەرەکە بۆیە بە هیچ شێوەیەک ئێمە بەڵێن داخستن باشترین چارەسەرە بۆ ئەوان. بەڵام لەلایەکی تریشەوە من تێزی ماستەرەکەم لەسەر
چارەسەری خۆڵ و خاشاکی پارێزگای سلێمانی بوو یەکێ لەوانەیە کە ئیش لەسەرکردەوە بوو کە چۆن ئەو کارگانەیمە بتوانین سوود بە ژینگە بگەێنەوە نەگەوەی کەەوە زەرری لێ بگەێنن بابەتەکە لە لێکۆڵینەوەکە ئەگەشتم بۆ قەنەعاتی کە زۆربەی کارگەکان کە فیلتەریان هەیە فیلتەرەکان داناگرسێنن وەگەر لیژنەکە بێت پەنجەی پیانە فیلتەرەکە داگەزیان لەڵ فیلتەرمان هەیە ویشەکە بەڵام کە لیژنەکە ڕۆشت ئەیکوژێنێتەوە بۆ ئەو دووکە لە ڕەشە لە هەموو کارگان. دکتۆر مادام خۆت کارت لەسەر چارەسەرکردنی زبل و خاشاکی سلێمانی کردووە کەواتە باش شارەزای ناوچەی تانجەرۆ و بوونی ئەو هەموو کارگەیە و زبل و خاشاکی سلێمانی لە هەمان شوێن و لە هەمان کاتا بەداخەوە کە شوێنی نیشتەجێبوونە ینی هاوڵاتیانێکی زۆر لە ناحیەی تانجەرۆ نیشتەجێن و دائەنیشن ئەتوانی پێم بڵێ لە 100 تا چەند زیانی ئەم زبل و خاشاک و کارگانە لەسەر دانیشتوانی ئەو ناوچەیە مەترسیە؟ بەڵێ وڵاهی زۆر ئەم ئیشەی کە من لەسەرم کرد زۆر یعنی دڵی ئازاردام چونکو ئەو خەتی کە ئیشی تانجەرۆی لەسەرەکرێت هەتاکو ئەو ڕووباری تانجەرۆ و ئەڕاتەوە و دەربەنی خان و ئەوانە بە شێوازێک پیسە کە کاریگەری کرۆ لەسەر خەڵکی ناوچەکە هەمی بە کاملی ئێمە باسی ئەو ماکرکە گە بڕێ بۆ خەسخانی هیوا لە سلێمانی هەستەکەی لە 160 خەڵکی دەربەنی خان و عربەت و ئەو ناوچانن کە لەسەر خەتی تانجەرۆن بۆ لەبەروی بەرکەوتی ڕاستەوخۆیان هەیە لەگەڵ پاژماوی ئەو کارگانە و پاژماوی ئەو زبل و خاشاکەی کە لەو منتیقەیە هەیە بۆیە شتێکی زۆر وازەحە کە لە لای هەموو لایەکە چەندێک کاریگەری نەرێنی کرد سەر ژیانی زیاد لە 250 هزار کەس لەو ناوچانەیە کە ئێمە بە شێوازێکی بێدەنگ قەت و ئامەکرێن بە بۆنەی ئەوەی کە کۆمەڵێک کارگەی نایەسایی هەیە نایانەوێت پابەندی ژینگە بن نایانەوێت سوود بە وڵاتەکەیان بگەێنن نایانەوێت لە ڕزقێکی حەڵال پیا بکەن ئەو دووکەڵاکەن بە قورکی و خەڵکەیە لەسەر دووکەڵ و خورگی خەڵک و ژیانی خەڵک پارەپەیاکەنەوەوانە بۆیە باشترین شێوەزەوەیە کە ئەمانە ڕوبەری یاسا بکردنەوە یاسایەکی بەرکار هەبێ بۆ ئەوی کە ئەمانە ڕێک بخاتەوە ئێمە ناڵین خەڵک ئیشی خۆی نەکات داڵین کارگەکان نەبێت راپۆرتێکی پێشۆ باسی واکرەکە چۆن پوروستان بەرەو پێشۆ بچێت و وەبەرهێنانی زیاتری تیا بکرێت بەڵام نابێت وەبەرهێنانی لەسەر حسابی ژیانی خەڵک و لەسەر حسابی تەندروستی خەڵک بێت چونکە ئێمە لە کۆتاییە کارەکەی بۆی کوردستان جوان بێت کوردستان کاتێک جوانە بێت کە خەڵکی تەندروستی تێدا بێت. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دکتۆر پێشەنگ کەڵەبجەی پسپۆر لە زانستە ژینگەییەکان لەواشە لەگەڵمان بووی دەستخۆش.